لا بەرنامەی شوێنپەنجە ئەم جارە باز لە پاڵپشتەکانی حکوومەت، هەوڵەکانی دامەزراوەکانی سەربانجومەنی ئاسایش، هاوکاتیش بۆ ڕێگری لە تەشەنەکردنی بازرگانی بە ماددەی هۆشبەر و بڵاوکردنەوەی ئەم ماددەیە لە هەرێمی کوردستان. لەم بەرنامەیە شوێنپەنجە بە چیرۆکی تۆمەتبارێک دەست پێ دەکات. ئەم تۆمەتبارە 4 تاوانی دیکەی ئەنجام داوە، ڕوبەڕووی هێزەکانی ئاسایشی هەولێر دەبێتەوە. بەڵام لەم بەرنامەیە ببینن با بزانین ئاسایشی هەولێر چۆن بە دۆداچوون چاودێری ئەم تۆمەتبارە دەکەن، چۆن دەستگیر دەکەن. هاوکاتیش ڕای هاوڵاتیان وەردەگرین، بۆیە بە وردی بە دۆداچوون بۆ ئەم تاوانە دەکەین و وردەکاری ئەوەش دەخێنە ڕوو. ئەم تۆمەتبارانە زۆر جار لە تاوانەکانیان چەکی بێمۆڵەتیان لایە بەکاردێنن. هەوڵەکانی دەستگا ئەمنیەکان هێزەکانی ئاسایش لەبارەی دەستگیرکردنی ئەو کەسانە و دەست بە سەداگرتنی چەکی بێمۆڵەتیش دەخێنە ڕوو. ئێرە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە. ئەم شارە لە بۆنەیەکی ئاینی ڕەمەزان و تێکەڵ بە بۆنەی نەورۆز بەرگێکی تازەی پۆشیوە. ئەم شارە بە یەکێک لە ئارامترین شارەکانی ڕۆژهەڵات و عێراق و ناوچەکە دادەنرێت. لێرە هەموو دەنگ و ڕنگ و ئاین و نەتەوەکان تێکەڵ بەیەک بەرگن کە پێکەوە ژیانە لە ژێر چەترێکی ئارام کە هەمویان لە دەستێکی ئەمیندان. ئەو متمانەش حکومەت لە کابینینەوە دروستی کردووە. زیاتر لە 2 ملیۆن هاوڵاتی و نزیکەی 300,000 خەڵکی بیانی و بەدایان هەزار ئاوارە و پەنابەری لە خۆ گرتووە. ئەو سنوورە بەرفراوانە و ژمارە زۆڕی هاوڵاتیان ئارامی و ئاسایشێکی سەرسامکەری هەیە. لە شوێنپەنجە بە شێوەیەکی ورد باز لە دوو شت دەکەین. یەکەم شت ئەو ئارامی و ئاسایشەی کە دەبینن شەوان نیشان دەدەن خەڵک لە چ ئارامی و ئاسایشێکدایە و چۆن لە ژێر چەتری ئەو ئارامی و ئاسایشە پارێزراون چێن ئەوەنە دەیان پارێزن. هاوکاتیش لە هەمان شەو چەند ئۆپراسیۆن دەکرێت. خەڵک نازانێت ئەم ئارامی و ئاسایشە چۆن بەدەدێت. بەڵام ئێمە لە شوێنپەنجە لە نمونەی بازرگانانی ماددەی هۆشبەر و ئارامی و ئاسایشی هاوڵاتیان کە نیشان دێن لە هەمان شەویش لە شوێنە دوورە دەست و شاراوەکان ڕاوی بازرگانی ماددەی هۆشبەر دەکرێت بۆ ئەوەی ئەم خەڵکە هەر لەم ئارامی و ئاسایشە بنێتەوە حکومەت قوربانی ئەدا لە پێناو ئارامی و ئاسایشی هاوڵاتیان و پاراستنی هاوڵاتیان. ئۆپەراسیۆنی تایبەت ئەنجام بداوە، بەڵام خێرا ورد لە چەند چرکەیەک لەلایەن هێزەکانی سوواتی ئاسایشی هەولێر و کۆماندۆ و ئۆپەراسیۆنی خێرا لێ هاتووانە زیرەکانە ئەمانە ئەنجامی دەدەن لە چەند چرکەیەک کە هیچ تۆمەتبارێک ناتوانێت ڕووبەڕوویان بیتەوە بیانوەستێت. شوێنپەنجە هەردوو دیوی ئەو ئارامی و ئاسایشە بۆ پاراستنی هاوڵاتیان لە مەترسیەکان نیشان دەدات. با چیرۆکی گەورە بازرگانێکی تاوانبار دەست پێ دەکەین کە نیازی تێکدانی کۆمەڵگە و نابردنی گەنجەکان و بڵاوکردنەوەی مەترسیداترین ماددەی هەبووە دەست پێ دەکەین. ئەوان پلان دادەڕێژن، شوێن و ناسنامەی تۆمەتبار دیار دەکرێت، زانیاریەکان پژڕاز دەکرێنەوە سەبارەت بە ئەنجامدانی ئاڵوگۆڕ و بازرگانیکردن بە ماددەی هۆشبەر. تیمەکان دەردەچن و ناتوانن وردەکاری پلانەکە و چۆنێتی دۆزینەوەی تەکنیک و ئامێرەکانی پەیوەندی نیشان بدەن لەبەر ڕێکاری ئاسایش و یاسایی. بۆ ئامانجەکەیان هەنگاو دەنێن، بەهێمنی و بەوردی پلانی ئەنجامدانی ئۆپەراسیۆن و هەڵکوتانە سەر تۆمەتباران جێبەجێ دەکات.
هەموو شوێنێکی حەوانەوەی تۆمەتبار بەهێزی سوات دەور دەدرێت و بازنەیەکی ئەمنی تون دروست دەکرێت. لە چەند چرکێک لە دەرگا و پەنجەرە بە ئامێر و ئۆتۆمبیلی تایبەت و پەیژەی سەربازی ئۆپەراسیۆن ئەنجام دەدەن. تۆمەتبار بەبینینی ئەو هێزە پرۆفشناڵ و خێرا و گەورەیە هەر شۆک دەبێت و لەلایەن ئەو هێزانە زوو دەستگیر دەکرێت. ئەوە یەکێکە لە هەوڵەکان و ئۆپەراسیۆنەکانی ئاسایشی هەولێر لە ڕێگەی هێزی تایبەتی سوات کە ئەو هێزە بەوە ناسراون لە چەند چرکەیەک ئامانجەکەیان لە ئۆپەراسیۆنەکان دەپێکن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیە گەورەی تلیاک و حەشیش و کریستاڵ و جۆرەکان. حکومەتی هەرێم لە کابینەی نۆ لە بەرزترین ئاسپلانی ڕوبەڕووبوونەوەی ئەو مادە مەترسیدار و هەڕەشە گەورە دادەڕێژێت. لە بەردەوامی ئۆپەراسیۆنەکان لە هەمان شەو تۆمەتبارێکی تر با بڕێکی زۆر لە مادەی هۆشبەر ڕوبەڕوو دەبنەوە و دەستگیر دەکرێت. ڕۆژی دواتر ئەو باندا تاوانکاریە لە ئاسایشی هەولێر دەبینی. ئاسایشی هەولێر هەواڵی دەستگیرکردنی ئەم باندا مەترسیدارە ڕادەگەیەنێت. ئێمە هاتوونێتە بەڕێبەراتی ئاسایشی هەولێر. لێرە بەرنامەیەکیان پەنجە دەست پێ دەکات با چیرۆکی یەکێک لەو تۆمەتبارانەی لەگەڵ هاوکارەکەی بابزانین چی کردووە. ئاسایشی هەولێر چۆن دەستگیری کرد چونکە ئەمانە بۆ ئەوەی دەربازیان بێت ڕوبەڕووی هێزەکانی ئاسایش بوونەتەوە کە مەترسیدارترین مادەی لا بووە. دوای ئەوەی کە ئەو کەسانەی کە بازرگانیان مادەی هۆشبەر کرد لێکۆڵینەوەیان لەگەڵ کرا بە دۆداچوو کرا دەرجی کران. ئەمە دەیانبین ئەو تۆمەتبارانن کە لە ئۆپەراسیۆنی ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی ئاسایش دەرجی کران. ئەمانە هەوڵیاندا چەک بەکاربێن بەڵام دەرجی کران. ئاسایشی هەولێر دوای ئەو بە دواداچوونەی کە لە بەرنامەیەکیان پەنجە نیشانماندا سەبارەت بە دەستگیرکردنی باندێکی بازرگانی مادەی هۆشبەر ئێستا پێتان دەڵێن ئەوانە چێن ئەمانە چیان کردووە وە چیان لابووە. ئەم تۆمەتبارەش کە تۆمەتباری سەرچیە ئەمە لەم بەرنامەیە دوای ئەوەی کە دەستگیر دەکرێت دەردەکەوێت. ئەمە هەرچی خوا پێی ناخۆشە لە تاوانەکان ئەنجامی داوە. چەندین تاوانی دیکەشی هەیە و فەرمانی دەستگیرکردنیشی هەیە. دوای ئەوەی کە زانیاری دەگاتە دەست هێزەکانی بەڕێبەراتی ئاسایشی هەولێر کە مامەڵەیەکی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە شاری هەولێر لە شوێنێک هەیە لەلایەن کەسانێک کە خەڵکی دەرەوەی شاری هەولێر. ئەم تیمانە لە بەڕێبەراتی ئاسایشی هەولێر بەشی تاوانەکان وا لێکۆڵینەوە دەکەن لەم باندا. لە درەنگانێکی شەو هێزە تایبەتەکانی ئاسایشی هەولێر هەڵدەکوتنە سەر ئەم شوێنە و لەم شوێنە بۆ ئەوەی ئەم بازرگانی مادەی هۆشبەر کە خەریکی مامەڵەکردن بۆ دەستگیری بکەن ڕوبەڕووبوونەوە بە ئۆتۆمبیل و بە چەچش دەبێت لە نێوانی. بازرگانەکانی مادەی هۆشبەر ئەو تۆمەتبارە سەرچیەی کە هەوڵی داوە بازرگانی بە مادەی هۆشبەر بکات ڕوبەڕووی هێزەکانی ئاسایش بۆ تۆ لە هەمان کات بە ئۆتۆمبیل وسیتی ڕابکە بەڵام دواتر هەوڵی داوە چەک بەکاربێنێت. ئەمە چەکدار بووە مەترسیدار بووە. لەو کاتە ئاسایشی هەولێر تیمەکان زیرەکانە ڕاهێنراو کە ئەمانە لە ماوەی کەمترین کات
لە زووترین کات ئەم ئۆپەراسیۆنە ئەنجام بدەن بواری ئەوەی ناڕەخسێنن کە ئەمە دەست بۆ چەکەی بن ئەمە تۆمەتبارەکە بووە کە ڕوبەڕووی هێزەکانی ئاساژ وەستاوەتەوە بۆیە دەستگیری دەکەن دوای دەستگیرکردنی پشکنینی ئەنجامەدەن دەست بەسەر بڕێکی زۆر لە چەک مۆبایل مادەی هۆشبەر کەلوپەلی تر دادەگرن تۆمەتبار کە ئەم کەسەیە کە تۆمەتباری سەرچیە ئەمە دەردەکەوێت دوای ئەوەی دەستگیر دەکرێت لێکۆڵینەوەکان ئەوە نیشاندن دەردەکەوێت تاوانی دیکەشی هەیە ئەم ئۆپەراسیۆنە بە هەماهەنگی لەگەڵ بەڕێبەرایەتی گشتی نەهێشتنی مادە هۆشبەرەکان لە ئەنجومەنی ئاسایش و ئاسایش هەولێر ئەنجامی داوە بە هەماهەنگی دوای ئەوەی کە ئەم ئۆپەراسیۆنە لە نێوان ئاسایشی هەولێر و بەڕێبەرایەتی گشتی نێشتنی مادە هۆشبەرەکان ئەنجام ئەدرێت تۆمەتبار دەستگیر دەکرێت دەست بەسەر کەلوپەلەکان دادەگیرێت دەردەکەوێت تۆمەتبار 4 تاوانی دیکەشیە ئەمە لەلایەن پۆلیسی هەولێریش داواکراو بووە ئەمە بە مادەی 393 لەواتە دەست درێژیکردنە سەر کچێک هاوکاتیش تەقەکردن چەکی بێمۆڵەت چوار زۆر چەکی بێمۆڵەتی لا بووە بەکارهێنانی مادەی کارتێکەری عەقلی ئەوانەی کە ئەمە ئەو دەرمانانی ترامادۆل حەبی ترامادۆل و مادەی هۆشبەر ئەمە جۆری کریستاڵی لا بووە ماریجوانای لا بووە ئەمە جگە لەوە چەندین مۆری شەریکات و شوێنی دیکەی لا بوو ئەم وەرانەی کە بەکارهێناوە لای بووە هاوکاتیش ئەمە پارێ ساختەشی لا بووە ئەم تۆمەتبارە کە دەستگیر دەکرێت دام بە تاوانەکەی دادەنێت و دەردەکەوێت چەندین تاوانی تریە چار زۆر چەکی دەمانچە زۆری دەمانچە ئەو هەموو مەغزەنەی لا بووە لە کاتی دەستگیرکردنی ئەم چارچەکە خاوەنەکەی ئەم تۆمەتبارەیە کە چەکی بێمۆڵەتن ئەمانە ئەمە مارجوانە جۆری مادەی هۆشبەر مارجوانە هاوکات ئەمەیان کریستاڵە مادەی هۆشبەر زۆری کریستاڵ ئەمە نزیکەی 200 غرام 150 بۆ 200 غرام دەبێت من تا ئێستا تاوانبارم بازرگانیکردن مادەی هۆشبەر دەستگیر کراوم لا هێزەکانی ئاسایشی هەولێرەوە لە کاتی دەستگیرکردنمدا ڕوبەڕووی هێزەکان بمەوەتەوە ویستون لە من دەستیان خۆم قوتارکەم بەڵام لە کاتی دەستگیرکردنمدا بڕێک زۆری مادەی کریستاڵ و حەوی ترامادۆل و ماریجوانەم لێ دەستگیراوە بڕێ زۆری چەکی بێمۆڵەشم لێگیراوە پێشینەی تاوانیشم هەیە لەسەر ئەم تاوانەیە کە ئێستا ئەنجامم داوە دەرەنجامی ئەو ئۆپەراسیۆنانەی کە لە سەرەتای ساڵی 2025ەوە ئەنجاممان داوە و ئەوە بەشێکە لە دەرەنجامی ئۆپەراسیۆنەکان و هەماهەنگی کراوە لەگەڵ بەڕێبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان ئەوانەی کە ئێستا لە بەرچاوتانە دەستی بەسەردا گیراوە ئەوە هیرۆینە ئەوە کریستاڵە ئەوە مادەی هۆشبەری مەریجوانەیە واروها ژمارەیەک حەپی بێهۆشکەر لە جۆری ترامادۆڵ ئەوە مادەی کریستاڵن ئەوانە هەمووی چەکی بێمۆڵەتن ئەم چەکانە بەشێک لەم چەکانە لە بازاڕەکان پێدەوترێ چەکی تورکی ئەم چەکانە بە هیچ شێوازێک حتا بۆ کەسانی سەربازیش مۆڵەتی پێنادرێ بە هەموو شێوازێک هەڵگرتنی ئەم چەکانە ڕێگە پێدراو نییە و نایاساییە و هیچ مۆڵەتێکی پێنادرێەوە بەشێک لەم چەکانە چەکی فەرمین و مۆڵەتی پێدەدرێ بەڵام ئەو تۆمەتبارانی کە ئەو چەکانیان هەڵگردووە هیچ مۆڵەتێکی یاسایی نییە و هەروەهای لە یەکێک لە ئۆپەراسیۆنەکان کە زۆر گرنگە باندێکی بازرگانی کردن بە مادەی هۆشبەر لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەو مادەی هیرۆینیان لەناو ئەو منجەڵانە منجەڵ پەقرەجانیان هەڵگرتە بوو کە بە شێوازێک ئەو ناویان ڕووپۆش کراوە دوای ئەنجامدانی بەجاداچوون توانیمان دەست بەسەری بگرین و مادە هۆشبەرەکەمان لەنا ئەو منجەڵانە هێنایە دەرەوە. لە درێژەی هەوڵەکانمان بۆ دەستگیرکردنی هەموو ئەو کەسانی کە بازرگانی بە مادەی هۆشبەرەکەن یان مادەی هۆشبەر بەکاردەهێنن بەهۆی سەرچاوەکانمان زانیاریمان وەرگرت لەسەر باندێک کە لە ناو شاری هەولێر بازرگانی بە مادەی هۆشبەرەکەن دوای وەرگرتنی ڕەزامەندی بەڕێز دادوەری لێکۆڵینەوە ئاسایشی هەولێر شوێنەکانیان دەستنیشان کرا و
لە ئۆپراسسیۆنێکی تایبەت توانیمان ئەو دوو تۆمەتبارە دەستگیر بکەن کە بازرگانیان بە مادەی هۆشبەرەکەت لە کاتی دەستگیرکردنیان ڕوبەڕی هۆزەکانمان بوونەوە بەڵام توانیمان لە ماوەیەکی کەمدا کۆنتترۆڵیان بکەینەوەرەوە ها لە کاتی دەستگیرکردنیان ئەم تۆمەتبارانە ژمارەیەک چەکی بێمەڵەتیان لابوو یەکێک لە تۆمەتبارەکان بە تایبەت 4 چەکی بێمەڵەتی لەلا بوو. ئێمە وەکو بەڕێوەبەرەتی ئاسایشی هەولێر هەماهەنگی تەواو هەیە لە نێوان هەموو دەستگاکانی ناوشاری هەولێر هێزەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ هەروەها بەڕێوەبەرەتی گشتی نێشتی مادە هۆشبەرەکان بەڕێوەبەرەتی گشتی ئاسایشی هەولێر هەماهەنگی تەواو هەیە بۆ هەر تاوانێک بۆ هەر کارێکی نایاسایی ئەگەر پێویست بکە هەموو تیمەکان کۆ دەبینەوە و پلانی خۆماندا دەدەین و ئەو کەسانی کە کارێکی نایاسایی ئەنجام بدەن دەستگیریانەکەی. سەبارەت بە چەچی بێمۆڵەت زۆر جار لەو ئۆپەراسیۆنانە کە دەبینین چە بازرگانی مادە هۆشبرە یان ئەوانەی تر دەبین چەچی بێمەوەڵتیان لایە ئێوە هەڵمەتەکانتان بەردەوامە دەتوانین بڵێن ئەم چەکانە ئێستا بە شێوەیەکی بەرچاو بمبڕ بووە زۆر زار هەندێک ڤیددیۆ گوتە ڤیددیو ئەبینین کەسانێک بۆ خۆشی تەقەی دەکەن یان لە شوێنێک لە شەقامێک شوێنێکی گشتی ئێوە لێپرسنەوەتان چیە؟ دوای فەرمانەکەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە هەوڵەکەمان هەر بەردەوامی هەیە و بەردەوام بە دوواداچوونمان کردووە لەسەر ئەو کەسانی کە چەکی بێومەڵەت بەکاردێنن یاخود خۆیان نمایشەکەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەر کەسێک بە هەر شێوازێک چەکی نایاسایی لەلا بوو بێ یاخود خۆی نمایش کرد بێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن هێزەکانمانەوە بە دوواداچوونی لەسەر کراوە و دەستگیر کراوە و لە ماوەکانی ڕابردوو ژمارێکی زۆرمان گرتووە لەو کەسانی کە چەکی بێمۆڵەتیان پێ بووە بە فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر. سەبارەت بە مەترسی و کاریگەری ئەو مادەیە کە مرۆڤ ئاڵدە دەکات پزیشکێکی پسپۆڕی دەرونی زانیاری نەبیستراو لەسەر کاریگەریەکان دەخاتە ڕوو. خۆی لە پێناسەکەیدا پێی دەڵێن هۆشبەر یان هۆشگۆڕ هەر کاتێک ئینسان هۆشی گۆڕا یان هۆشی لە خۆی چوو ئەگەری هەیە زیاتر تاوان ئەنجامدا جا تاوانەکان لە تاوانی بچووکرا دەست پێ بکە هەتا تاوانی گەورە ئەو مادانە پێ دەڵێن مادەی کارتێکردنی عەقلی واتە کار لە دانایی و لە شێوازی بڕیاردانی کەسەکە دەکات کاتێک کەسەکە بەژەمێک لە زیاتر لە ڕەدی خۆی دەخوا بێگومان ئەگەریەوەی هەیە کە چەندین تاوان ئەنجامدا جا ئەو تاوانە دەکرێت تاوانی کۆمەڵایەتی بن دەکرێت تاوان بن لە ناو خێزاندا دەکرێت هەر تاوانێکتر بن خۆی پێشەوەی ئەو وەڵامی پرسیار بدەمەوە پێویستە خەڵک بزانێت ئالوودەبوون معنای چیە چونکە زۆربەی خەڵک هێشتا لەمانەی ئالوودەبوون تێنەگەیشتووە ئالوودەبوون من کاتێک مادەیەک بەکار دەهێنم بۆ ماوەیەک خۆشیێکی کاتیم دەداتێ هەست بە خۆشی و بە ئارامی و بە فەرەحنایی دەکەم بەڵام ڕەنگە دوای هەفتەیەک دوو هەفتە ئەو خۆشی نەمینێ ناچار دەبم زیاتری بکەم واتە بڕەکە زیاترکەم بۆ نمونە ئەگەر ئەو هەفتەیە 9 میلیگرام لە فلانە مادەم بەکارهێناوە هەفتەیشتر ناچارم بیکەمە گرامێک پاشان دەیکەمە 2 گرام واتە هەر ماوەیەک چەند هەفتەیەک تێدەپەڕێ ئێمە بڕی ئەو مادەیە زیاد دەکەین بۆ زیاد دەکەین بۆی هەمان کاریگەری هەبێ ئەگەر هەمان بڕ بخۆین کاریگەری نابێ واتە من ناچارم زیادی بکەم کاتێک کە زیاد دەکە ئەو کەسە چەند کاردانەوەیش لەسەر کەسەکە هەیە یەکەم کاردانەوەی جەستەی چکە بەڕاستی ئەو مادانە هەمووی لە چێ هەرز دەبن لە جگەر دی ئەو مادانە خاوێن دەکاتەوەتە تۆ فشارێکی زۆر دەخەیە سەر جگەر بۆی کاریگەری زۆر لەسەر دەبێت ئەوە یەک لە زیانە جەستەیەکانە زیانی دوم ئەوەیە زۆربەی لە مادەکانەوە دەکات تێکچوونی خواردن هەندێکیان وا دەکەن خواردن زۆر کەم بێ بە ڕێژەیەکی کەم لەبەر ئەوەشە دەبینین زۆربەی ئەوانی کە مادەکان بەکاردێن هەمیشە لە ڕوو لاوازن حاڵەتی سێم ئەوەیە لە ڕووی دەرونیەوە ئەو کەسە کاتێک مادەکە بەکار نهێنێ ئەمە پێڵن نیشانەی لێبران واتە کاتێک تۆ ماوەیەک مادەکە بەکار ناهێنی چەند حاڵەتێکی دەرونی لەوانە تووڕەبوون خەونە هاتن هەتا بیرکردنەوەی خراپ هەتا دەگاتە حاڵەتی هالوسا جا لەو حاڵەتانە وە هەم دروست دەبێ حاڵەتی وەمان هەبووە هەولی داوە خێزانەکەی بکوژێت چکە گومانی بۆ دروست بۆ لە ناکاو کەەوە خێزانەکەی خیانەتی لێ کردووە کەواتە حاڵەتی دەرونیشی هەیە حاڵەتی ئابووری ئەو مادانە هەمیشە بازرگانەکان کە دەیدەنە خەڵک لە سەرەتادا بە بڕێکی کەم یان بابنێ بە نرخێکی کەم دەیان دەنێ بەڵام کاتێک دەزان ئەو کەسە کەوتتە ناو داوی ئالوودەبوون لەو حاڵەتە بڕەکە زیاد دەکەن و هەروە نرخەکەشی زیاد دەکەن کەواتە کەسەکە بە هەر شێوازێک بێت دەوێت پارە پەیدا بکات بۆی ئەم مادانەی دەستکەوێت جاگە پارە نەما ناچارە پەنا دەباتە بەردزی و پارە خواردنی خەڵک کەواتە لێرە دەبینن
وەکاری ئابووریش بەدوادادێ وەکاری چارەم کە بابن کاردانەوەی چاریمان دەرەنجامی چارم ئەوەیە کە ڕەنگە تووشی چەندین تاوانی بکات و چەندین تاوان ئەنجامدا بۆ بەدەستێنانی مادەکان. هاوڵاتیان باز لە ڕۆڵی حکوومەت لە پاراستنی خەڵک دەکەن. ینی ئەو ئەمنیەتە ئێستا ئەوی لێرە هەیە لە وڵاتان هەیە چکەم زۆر سەفەر دەکەم لە قەتەر لە ئیمارات لە سعودیای لە دووەلی خەلیج لە ئەوروپای نییە یەک ئەمنیەت لە ئەوروپای نەمایە بڕۆ ئەوروپای بڕۆ لەندەن میساڵەن خواوە چ دەبی تەلەفۆن تون بگری لە دەستت ئاگال دەبی لێت نەبەر لێت نەدزت دەبی ئەوە چا دەوری خود متابع بکەیت شوقە ناوێری بگری بچێ ناوێ بزانین لە سەفەری و جانتایەکی دیبلۆماسی لویس ڤیتۆن پێی تاقیبت دەکەن ساعاتە چ باشە دەستبی تاقیبت دەکەن. ئەو ئەمن و ئاسایشەی لێرە هەیە لە بەغدایش نییە ئەو ئەمن و ئاسایشە نەبی لەسەر زاری حەشتەی دەبینەوە تاوانبار گەلێک زۆرە بەس کۆنتڕۆلی کرێ لە خوای بەزیادبی حکوومەتەکەمان زۆر حکوومەتەکی توندا بە مادەی هۆشبەر دەورێکی باش دەبینم لەبا ئەو حکوومەتەی نەبی لەسەر زاری عالەم دەخواتەوە ئەوەندە دەورێکی باشی هەیە. دەستخۆشیان لێ دەکەم کە یعنی کە نایێن و کە بنەبڕی دەکەن ئەو دەرمانە کە دەرمانێکی پیسە شیرازەی ملت تێکەدا ئی مندار ئی گەورە ئی گچکە ئی عایلە ئی قەومیەت هەمووی تێکەدا ئەو وادە پیسە مادەدا چیە مادەی هۆشبەر بەڕاستی شەکی پیسە یعنی زۆرمان کەی پێدێک کە منعی دەکەن و دەست بە سەدا دەگرن و لێ ناگەڕن بەراوە بکات لە کوردستان.